بەپێی ئامارەکانی بەرگری شارستانی لاشاری هەولێر لە ماوەی 4 مانگ و 5 ڕۆژدا 28 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە شوێنە گشتیەکان و ماڵان ڕوویان داوە و زیانی گیانی و مادی لێکەوتوتەوە. بەپێی بەدۆداچوونەکانی پەیام لەم ساڵدا 2 جار بازاڕی لەنگەی هەولێر ئاگری گرتووە، کاتیدا زیاتر لە 166 دوکان سوتاون. لە ئاگرگرتنی بازاری قەیسەریشدا 227 دوکان سوتان. دووبارەبوونەوەی ئاگرکەوتنەوە لە شوێنە گشتیەکانی هەولێر گومانی لای خەڵک و کاسبکاران دروست کردووە و بەدەیان ملیۆن دۆلار زیانی لە هاوڵاتیان داوە و تا ئێستاش قەرەبوو نەکراونەتەوە. ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە شاری هەولێر لە 1/1/2024 بۆ 5/5/2024 1/1/2024 ئاگرکەوتنەوە لە ژوورێکی گراند ماجدی مۆڵ. 2/1/2024 سوتانی ماڵێک لە گەڕەکی بەختیاری کە تەنیا زیانی مادی هەبوو. 2/1/2024 ئاگرکەوتنەوە لە باڵەخانەی ڕووناکی سوتانی ژوورێک لە نهۆمی دووەم لە گەڕەکی ڕووناکی کە تەنیا زیانی مادی لێکەوتەوە. 7/1/2024 ئاگرکەوتنەوە لە ڕێگای کەرکووک و سوتانی 2 کابینە. 8/1/2024 ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە ماڵێکی سنووری کەس نەزان لە هەولێرستی کە تێیدا ئافرەتێک گیانی لەدەستدا. 10/1/2024 سوتانی نانەوخانەیەک لە گەڕەکی گوڵانیەک. 30/1/2024 ئاگرکەوتنەوە لە یەکێک لە پاڵاوگەکانی سەر ڕێگەی گوێر. 4/2/2024 ئاگرکەوتنەوە لە باڵەخانەی هەرشەم لە نهۆمی 4م لە سنووری جوگرافیای بنکەی بەرگری شارستانی عنکاوە. 7/2/2024 ئاگرکەوتنەوە لە باڵەخانەی ئەنجومەنی وەزیران لە پارێزگای هەولێر. 8/2/2024 سوتانی دوکانێک لە سەرشەقامی ڕووناکی لە فولکەی زەراعە. 23/2/2024 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە یەکێکی نیشتەجێبوونی ئیمپایر لە نهۆمی سێم کە تەنیا زیانی مادی هەبوو. 27/2/2024 ئاگرکەوتنەوە لە بازاڕی لەنگەی هەولێر کە تێیدا زیاتر لە 166 دوکان سوتان و زیانێکی زۆر بەرکاسبکاران کەوت. 28/2/2024 ئاگرکەوتنەوە لە ماڵێکی گەڕەکی زیلان. 3/3/2024 سوتانی ماڵێک لە گەڕەکی هەولێری نوێ. 6/3/2024 ڕوودانی ئاگرکەوتنەوە لە یەکێکی نیشتەجێبوونی گوندی لوبنانی لە نهۆمی 4م. 9/3/2024 ئاگرکەوتنەوە لە کۆگایەکی ناوچەی پیشەسازی باکووری هەولێر. 12/3/2024 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پرۆژەی تەواو نەکراوی کوین تاوەر. 14/3/2024 ئاگرکەوتنەوە لە شارۆچکەی بنەسڵاوە و سوتانی 2 دوکان و ماڵێک. 27/3/2024 سوتانی کۆگایەک لە گوندی مرتکە. 29/3/2024 سوتانی کۆگای ماڵێک لە گەڕەکی ئەفسەران. 8/4/2024 سوتانی بازاڕی لەنگە بۆ جاری دووەم. 13/4/2024 ئاگرکەوتنەوە لە بەنزینخانەیەک لە ڕێگەی هەولێر مەخمور. 23/4/2024 ئاگرکەوتنەوە لە بازاڕی شێخەڵا و سوتانی دوکانێکی جلوبەرێک لە گەڵدومێز. 23/4/2024 ئاگرکەوتنەوە لە چەند دوکانێکی بەردەم بازاڕی نیشتیمان کە نزیکەی 10 دوکان سوتان. 25/4/2024 سوتانی کارگەی شیشی ڤانستیل لەسەر ڕێگەی مەخمور. 28/4/2024 سوتانی ماڵێک لە گردەڕەشەی گەورە و
تێیدا ئافرەتێک گیانی لەدەستدا. 28 چواری 2024 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە گەڕەکی کوێستان و سووتانی ماڵێک. 5 2024 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە بازاڕی قەیسەری هەولێر کە سووتانی 227 دووکان و 7 کۆگای بچووکی لێکەوتەوە.